ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خۆشحاڵم لە وانەی دەیەم لە وانەکانی تەزکیە بە خزمەتتان بگەمەوە بەمەبەستی ئەوەی خوای گەورە لە هەموو لایەکمان قبوڵ بکە و ئینشاڵڵا بتەمای ئەوەی کەوە ئیمانی هەموو لایەکمان پێ زیاد بکە بە ئیزنی خوای گەورە و سوودی لەوەربگرین. وەکو معلومە جاری دی باسمان لە دڵی قاسی کرد، واتە دڵی ڕق، باسمان لە نیشانەکانی کرد. جارە بە ئیزنی خوای گەورە ئەوڕۆ و هەروەها ئەگەر بماین لە بۆ هەفتەکانی داهاتووش باز لە ئەو هۆکارانە دەکەین کە دەبی تەمایی ڕقبوونی دڵ بە سەبەبی چییە ئەو دڵە ڕق دەبی. یەکەم شت دڵڕقبوون وەکو زانایان کە باسییان کردیە، یەکەم شت کە باسی لێ دەکەن کەثرەت الئەکل، نان خواردنی زۆر. دیارە مەسەلەی نان خواردن وەکو معلومە یەکە لە پێداویستەکانی ژیانی هەموو ئینسانێک، ئەوجا چ موسڵمان بی چ کافر، وەکو ناز و نعمەتێکە خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە کە لە چەندین ئاەت باز لە ئەو ڕزقەی دەکا کە پێمان دەبەخشی کە لەلای خوای گەورەوە بڕایتەوە و لە ئاسمانەوە تەقدیر کراو ئیتر لە نەتیجەی ئەو بارانەی کە دەیبارێنی خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە بەروبوومی زەوی و هەروەها هەموو ئەو شتانی کەوا لە دوای باران کە خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە بە ئینسانەکان دەبەخشی، تەمەن ئەو فەزلی خوای گەورەیە سوبحانەهو وتەعاڵە پێویستی بە شکرانە بژێریکردن هەیە. دیارە شکرکردنی ناز و نعمەتی خوای گەورەش ئەوەیە کە ئەو شتەی کە پێتی بەخشیە پێویستە لە تاعاتی خوای گەورە سەرفی بکەی، لەو ڕێگایی بەدەستی بینی کەوا مەشروعە، و هەروەها ئەو هێز و توانایش کەوا پێت دەبەخشی لە نەتیجەی ئەو ڕزقەی کە بەدەستی دەینی بە فەزلی خوای گەورە پێویستە لە تاعات و عیبادەت سەرفی بکەیەوە. بەڵام دیارە ئەویش سنووری خۆی هەیە، هەموو شتێک کەوا لە سنووری خۆی دەرچوو ئەوە زەرەری زیاترە لە قازانج. زالوێ وەکو لەو حەدیثێکەوە ئیمام ترمذی ڕوایەتی کردی ئیبن عومەر دەجێڕێتەوە خوای گەورە لە خۆی لە بابی ڕازی بی، دەفەرمی ئەبوو جوحەیفە ڕۆژێکیان لە خزمەت پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، قرپی هاتەوە، قرپێنەی کرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی کف عنا جوشاءک، کف عنا جوشاءک، واتە ئەو قرپێنەیەت بەس بی. ئەوجا فەرمووی فإن أكثرهم شبعا في الدنيا أطولهم جوعا يوم القيامة. ئەوەی کە لە دنیای زۆر تێربی لە هەمووان تێرتربی لە دنیاە لە قیامەتێ لە هەمووان برسیترە. خوا پەنامان بدە. جا وەکو مناوی لە فەیض القەدیر لە شەرحی ئەو حەدیثەیدا دەفەرمی کاتێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی ئەو قرپێنەیە بەسە، دیارە مەبەستی سەبەبی ئەو قرپێ لەبەرەوەی قرپێنە هاتن بەدەست ئینسان نییە، بەڵام سەبەبەکەی بەدەستە خۆتە. سەبەبەکەی چییە؟ لە تێری ئەو قرپە دێ، وانە؟ ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم دیارە نەهی لەوەی دەکات کەوا هەوڵ دەی ئەوها تێر نەبی کەوا بەردەوامی قرپێنەت بێتێ. لەبەرەوەی مەسەلەکەش عیلاقەی بە چی هەیە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمیتن إن الشیطان يجري من بني آدم مجرى الدم. شەیطان لەناو لاشەی ئینساندا لەگەڵ خینی دەسوڕێتەوە. هەر کاتەچیش کە ئینسان زۆری خوارد، لە قەدەر زۆر خواردنەکەی ئەوجا بۆڕیەکانی خینیش فراوان دەبن، کە فراوان دەبن واتە ڕێگاکانی شەیطان لەناو لاشەشدا فراوان دەبی، ئیتر شەیطان زیاتر حرەکەی دەکات ناو لاشەشدا. لێیە بە نەتیجەشی طەبیعیش وەکو معلومە لە قەدەر ئەوەی کەوا ئینسان تێر دەبی ئەوجا شەهوەتیشی زیاتر دەبی. جا لێیە هەموو شتەکان بە پلە و پایە هاتیە. لێیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمان بۆ ئەوەی دەکات کەوا ئەوەندە قرپت نێتێ تا وەکو مەجرایەکانی شەیطان کە گوتمان بریتین لە بۆڕیەکانی خین هەرچەند ئەتو برسی بی تەنگ دەبیتەوە، واتە مەجرای شەیطان تەنگ دەبیتەوە ناو لاشەت، والعەکس بالعەکس.
زالوێ وەکو زانای دیکە کە باز لەو حاڵەتە دەکەن دەفەرمون باشترین ڕێگا لە بۆ ئەو شتە ڕێگای ئیبن عومەرە خوای لێ ڕازی بی لە خۆی لە بابی دەفەرمی تاوەکو کەم بخوا چی دەکرد هیچ نانەچی بە تەنیا نەدەخوارد دائیمەن نان بەهات با پێشی داوای دەکرد فەقیرێک لەو ناو ببینەوە بێ لەگەڵی نان بخوا ئەو جا تا دەفەرمی جارێکیان فەقیرێکیان هینا دەفەرمی ئەو فەقیرە زۆری خوارد بەخۆی زۆری نەدەخوارد پێشی ناخۆش بوو کەسێک کە زۆر بخوا دەفەرمی بە ئەو کەسەی گۆکەوە وەکو خزمەتکاری بوو تی ئەو کەسەی جارش کەمەینەوە ئێرە لەبەرەوەی جێم لە پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم لەو حەدیثێکەوە ئیمام بوخاری ڕوایەتی دەکا المؤمن يأكل في معن واحد والكافر يأكل في 7 أمعاء لەبەرەوەی جێم لە پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم ئیماندار لە یەک مەعیدە و لە یەک ڕیخەلۆکە دەیخوا بەڵام کەسی بێباوەڕ و کافر لە 7 مەعیدە و 7 ڕیخەلۆکی هەیە مەبەست لێرەدا چییە واتە کەسی کافر وەچی ئەوەیە چونکە بسم الله ناکە هەر بەرەکەتش لە خواردنەکەی نییە هەر دەخوا و هەر تێر نابێ سبحان الله ئەوی دیکەش کەسی ئیماندار بسم الله دەکا شەیطان بەشداری ناکا لەبەرەوەی معلومە یەک لە ئادابەکانی نان خواردن بسم الله کردنە ئەگەر بسم الله نەکەی شەیطان بەشداری لەگەڵ دەکا ئیتر بەرەکەت لە خواردنەکەی ئیمانداری هەیە لەویت کە بەرەکەتی لێ نییە بێجگەرەوەش کەسی کافر هەتا حەزی لێ دەیخوا کەسی ئیماندار ئەوەی کە گوێی لە ئادابە شەرعیەکان بوو بی دەربارەی خواردن وەدەکا خۆی تێر نەکا ئیتر بەو شێوەیە لۆیە وەکو زانایان کە لە باسی شەرحی ئەو حەدیثەیدا دەفەرمون وەکو ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێ لە شەرحی بوخاریدا دەفەرمی مەبەست لێرەدا ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمی کافر لە 7 مەعیدەدا دەخوا تاوەکو فێرمان بکات زۆر خواردن صفەتی کافرانە یعنی ئەوە نییە کەسێک زۆر بخوا یعنی کافرە نا والعیاذ بالله بەس ئەوە صفەتێکی ئەهلی کوفرە کەسی ئیمانداریش بە هەموو شێوەیەک هەوڵ دەدا صفەتی ئەهلی کوفر لەوی نێتە جێ هیچ صفەتێکی هەوڵ دەدا لە ئەهلی کوفر نزیک نەبیتەوە و دیارە وەکو طەیبیش دەفەرمی هەر عین لە شەرح حەدیثەی دەفەرمی لێرەدا ئەوە دەلاتە لەسەر ئینسانی مسلمان دائما قەناعەتی هەیە و زوهدیشی هەیە بەرامبەر بە دنیا بەشێکیش لە دنیا ئەو خواردنەیە کە دەیخوا ئیتر ئەو هەندە خواردن دەخوا وەکو بولغەیەک بی وەکو ئەو دەڵێ بولغە چیە یعنی ئەوەندەی بیگەینیتە جێ نەک زیاد لە خۆی بخوا ئەو هەندەی دەخوا کەوا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمیتە لەو حەدیثەکە ئینشاءالله دەی باسی دەکەین یقیمن صلبه ئەو هەندەیە کە ڕای بگری ئەو هەندەیە ڕای بگری بتوانین تاوەکو تاعات و عیبادەتی پێ بکە و هەروەها لە شەرحی ئەو حەدیثەی زانان دەفەرمون ئیماندار کە لێرەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دەکاتن المؤمن يأكل في معن واحد دەفەرمین مەبەستی والله أعلم المؤمن الكامل الإيمان ئەو ئیماندارەی کەوا ئیمانێکی کاملی هەیە ئەویان بەو شێوەیە مقارنەتەن بە کەسی کافر واتە ئەویان یەک مەعیدە ئەویان 7 مەعیدە واتە یەک لەسەر 7 وی دەکا لە خواردندا سبحان الله دەفەرمیەوە بە باسی ئەو ئیماندارەی دەکا کەوا کامل الئیمانە لەبەرەوەی کەسێک کەوا کامل الئیمان بی زیاتر بەو شێوەیە کە خوا دەیەوێت سبحانه وتعالى ئیتر زیاتر لە فکر و ذکری خوای گەورە و هەروها لە بۆ خۆ ئامادەکردن لە بۆ ئەو قیامەتەی کە چاوەڕوانی دەکا لە مردن و ناوقەبر و ئەوەی لە دوای مردنیش دێ ئیتر ئەو کەسە ئەو فکر و ذکرە وای لێ دەکا شەهوەتی کەم دەکاتەوە شەهوەتی خواردن شەهوەتی نیکاح و ئەو مەسائلانەی بەگشتی کەم دەکاتەوە تەمەن مانا لەوەی دانێ خۆ خواردن و هەموو ئەو شتانێکەوە پێداویستی طبیعی ئینسانن بەڵام بەچ گوتمان تەوازن هەبی لە ژیانی مسلمان خەلق نەکرا لەوەی بخوا لەوەی کەوا خەریکی شەهەواتی خۆی بی نە ئەوانە وەسائلن لە بۆ غایەتی زۆر گەورەتر کەویش عیبادەتی خوای گەورە و هەوڵدان لە بۆ ڕەزامەندی خوای گەورەیە سبحانه وتعالى جا وەکو ابن القیمیش ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی لو تغذى القلب بالمحبة لذهبت عنه بطنة الشهوات ئەگەر بێت و دڵی هەر کەسێک تێر مەحەبەتی خوای گەورە بی وای لێ دێتن برسێتی شەهەواتەکانی لێ دەڕواتەوە کەواتە ئەگەر ئەو دڵە تێر خۆشەویستی خوای گەورە بی وای لێ دێ برسێتی شەهەواتەکانی ئەو جەبەگشتی ئینان خواردنی ئینیکاحی ئەو مەسائلانەی لێ دەڕوا ئەوها نامینێتن وأبو سليمان داراني وكل إحياء علوم الدين نقلي كردي إمام غزالي رحمة خوالي بي دفرمي أو شتاني كوا
لە زۆر خواردن لە ئینسان لی بە پاش دەکەوی چەند شتێکی لێردا باس کردی لەوانە ئەو کەسە ڕەحمەت لە دڵی نامینێ شەفەقەت لە دڵی نامینێ بەرامبەر بە کەسی فەقیر لەبەرەوەی بەخۆی تێرە هەست بە فەقیران ناکە هەست بە ئێش و ئازاری فەقیران ناکە و هەروەها ئەو کەسە وەکو تازەش باسمان کرد شەهەواتی پێزیاد دەکا لە قەدەر ئەوەی کەوا خۆی تێر دەکا زۆر و خاڵی سەیەم ئەو کەسە عیبادەتەکان لەسەری قورس دەبن بە ئاسانی ناتوانی ئەنجامی بدا لەبەرەوەی لاشەی قورس دەبی و خاڵێکی دیکەش ئەو کەسە یەفقید حەلاوەتە المناجات بەخۆی مناجاتی خوای گەورە سوبحانەوە وتعالە پاڕانەوە لە خوای گەورە ڕاوەستان لە خزمەت خوای گەورە لە تاعەت و عیبادەتدا حەلاوەت و شیرینی هەیە بەڵام ئەو کەسە لەبەرەوەی دڵی ڕەقە لە نەتیجەی ئەو هەموو خواردنەی کە دەیخوا هەز بە تام و لەزەت و شیرینی ئەو مناجاتەی ناکات کە لەگەڵ خوای گەورە دەیکا لێیە حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی من ئەراد ئەن یەخشع قەلبه ويغرز دمعه هەر کەسێک دەیەوێتن کەوە ئەو دڵەی نەرم بیتەوە ئەو دڵەی پڕبی لە ترسی خوای گەورە و هەروها ئەوەی کە پێی خۆشە ئەو چاوانەی بە فرمێسک بی لە ترسی خوای گەورە ئەوە فليأكل في نصف بطنه با هەوڵ بدا بە بەردەوامی نیوەی مەعیدەی خۆی بخوا یعنی حەزی لە چەند خواردنیە کەوا پێ تێر دەبی دائیمەن نیوەی بخواتن تاوەکو ئەو بەروبوومەی لێ بە پاشکەوی حليمي دفرميت لشعب إيمان عليكم السلام ورحمة الله دفرمي وكل طعام حلال نوك مثلا اللي ربي كوا مصيبتك اللي ويبي طبعا خواردني حرام أو هاد بهيج شويك مجال تيدانية كتبي خوي لبري خواردني حرام بيت قالوا كوا لخودي خوي گوناه و تاوانێکی گەورەیە بەروبوومی زۆر خراپیشی لێ بە پاش دەکەوێت کەواتە ئێمە لێرەدا باس لە خواردنی حرام ناکەین پێویستە هەموو ئیماندارێک خۆی لە خواردنی حرام بپارێزی بەڵام ئەوەی کە لێرەدا باسی دەکەین ئەوەی لە خواردنی حەلالیش دەبێت خۆت بپارێزی ئەو هەندەی نەخۆی کەوا وەکو ئەو کەسەی کە لە خزمەت پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم دائما قرپێنە بکەی وەکو پێغەمبەر دەفەرمێ کف عنا جشاءك هذا بس ببا ئەو قرپێنەکردنە ئیتر دفرمي وكل طعام حلال فلا ينبغي لأحد أن يأكل منه ما يثقل بدنه همو خواردنێکی حلال پێویستە لەسەر ئیماندار ئەوەندەی لێ نەخوا کە ببیتەمایی ما يثقل بدنه لا شەکەی طبعا هەرچەندە تێر بخوا ئەوجا تەب دەبی ئەوجا قورس دەبی فيحوجه إلى النوم وای لێ دەکاتن طبعا کە زۆر ئەو خواردنەی خوارد لاشەی قورس بوو ئەوجا وای لێ دەکات دەبی حەزی لە نووستنیش بی لە دوای خواردن ئەوجا نووستن دێتن ويمنعه من العبادة طبعا هەرچەندە زیاتریش بنوی عیبادەتی کەمتر دەبیتەوە بەڵکو پێویستە ئەو هەندە بخواکو دەڵێ وليأكل بقدر ما يسكن جوعه ئەو هەندەی بخواکەوە برسێتی نەمینێ برسێتەکەی بکوژی وليكن غرضه من الأكل أن يشتغل بالعبادة ويقوى عليها زۆر مهمە با مەبەستی لە خواردنەکەی تەنها ئەوە بی کەوا خۆی لە بۆ عیبادەتکردن ئامادە بکە ئەوەندە هێز و توانایی پێپەیدا بکە بەو خواردنەی کە تاوەکو عیبادەتی خوای گەورە بکە سوبحانەه وتعالە کەواتە لە کۆتایی مەسئلەی خواردن بە سێ خاڵ دەتوانین کورتی بکەینە ئەو مەسئلەیە مطلوب چییە لە ئێمە ئیماندار تاوەکو ئەو خواردنەی کە دەیخۆن نەبیتەمایی ئەوەی کەوا دڵمان پێ ڕەغبی بەڵکو ببیتەمایی ئەوەی کەوا زیاتر تاعەت و عیبادەت و وبالنەتیجەش دڵمان پێ نەرم بیتەوە یەکەم لە هەر پاروەنانێک کە دەیخۆی پێویستە نیەتێکی ساڵحت هەبی لەبەرەوەی النية الصالحة تقلب العادة إلى عبادة هەموو نیەتێکی چاک ئەو شتێک کەوا وەکو عادەتی ئەتو دەیکەی لێت دەکاتە عیبادەت واتە ئەو شتێک کەوا هیچ ئەجر و پاداش تێدا نییە ئەگە بە نیەتێکی چاک ئەنجامی بدەی لە بۆت دەبیتە عیبادەت لێیە وەکو زانان دەفەرمون بەڕاستی تیجارەتی نیەت تیجارەتکردن بە نیەت تیجارەتی عولەمایە ئەوان دەزان کو تیجارەت بە نیەتیان دەکەن بۆی کەوا لە بەدەستهێنانی ئەجر و پاداش لێیە هەر پاروەنانە کە دەیخۆی بەو نیەتە بیخۆ کەوا با ئەو هەندە توانات پێ ببەخشی کە تاعەت و عیبادەت ئەنجام بدەی لە بۆ خوای گەورە خاڵی دووەم ئەوەیە کەوا هەتا هەوڵ بدەی کەم نان بخۆی لەبەرەوەی وەکو لەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە ئیمامی ترمذی ڕوایەتی کردی حەدیسەکەش صحیحە دەفەرمێ ما ملأ آدمي وعاء شرا من بطن دەفەرمێ بەنی ئادەم
هیچ چیسەیەک پڕ ناکا خراپتر بی لەوەی کەوازجی خۆی پڕ دەکا. یعنی هەر چیسەیەک پڕی بکە هیچ ئیشکالش تێدا نییە، بەڵام هیچ چیسەیەک لەوەی خراپتر نییە لەو زگەی خۆت کە پڕی دەکەی لە خواردن. ئەو جا دەفەرمی بحسب ابن آدم أكلات يقمن صلبه، ئەو هەندە بەستە لە بۆ هەموو کەسێک ئوکولات واتە چەند پارویەک يقمن صلبه تاوەکو ڕای بگری نەکەوی، ئەو هەندە بەستە ئەوەندە خواردنە بخوا يقمن صلبه ڕای بگری و نەکەوی تەخوارێ. فإن كان لا محالة ئەگەر لا محالة هەر حەزی لێ بوو زیاتر بخوا بە ئەو هەندەی بخوا زیاتر نەخواویش کووە ئەو معیدەی خۆی بکاتە سێجێ. ثلث لطعامه سەیەکی لە بۆ خواردن، وثلث لشرابه وثلث لنفسه سەیەک لە بۆ خواردن، سەیەک لە بۆ خواردنەوە و لە بۆ ئاو، سەیەکیش لە بۆ نەفەس. یعنی ملاحەزەت نەکردیە کە زۆری دەخۆی نەفەست پێتەنگ دەبی، واتە مەجای نەفەس نەما. کەواتە بەو شێوەی وەکو پێغەمبەر دەفەرمیتن زیاتر نەبی لۆیە وەکو قەولێکی جوان کە هەندێک بە حەدیث دەژێڕن و بەڵام لە حەقیقەت ئەسلی نییە، بەڵام وەکو قەولێکی جوان کە دەڵێتن نحن قوم لا نأكل حتى نجوع وإذا أكلنا لن نشبع یاخود لا نشبع. دەڵێ ئێمە کەسانێکین کەوا هەتا برسیمان نەبی ناخۆین، بەڵام کە نانیشمان خوار خۆمان تێر ناکەین، واتە ئەوەندەی ناخۆین کەوا تێر بین. و لە خاڵی سێمیش بەڕاستی زۆر مهمە المواظبة على الصيام، بەردەوامبوون هەوڵ بدەی بەردەوامبوونت هەبی لەسەر بەڕۆژیبوون بێجگە لە بەڕۆژیبوونت لە مانجی ڕەمەزان، مەبەست لێرە لە بەردەوامبوون واتە اقتداکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی صیام الدهر واتە بەڕۆژیبوونی یەکجارەچی بەبێ فتارکردنەوە ئەوە وارد نییە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم، بەڵکو اقتداکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەر ئەویشیان وەسەطیەتە هەر ئەویشیان اعتدالە، ئەویش ئەوەیە تەماشاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە غەیری ڕەمەزان چ وەختێکی بەڕۆژی بوو هەوڵ بدە بەڕۆژی بی. ئەیام البیض لە هەر مانگەکی سێ ڕۆژەکە دووشەم پێنجشەمانی هەفتەکان، ئەو ڕۆژانەی کەوا سنەتی محەدەدە وەکو بابنە ڕۆژی عەرەفە، ڕۆژەکانی دیکە کەوا عاشوڕا و تاسوعا و ئیتر ئەوانەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕۆژی بووە هەوڵ بدە اقتدای پێ بکە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی صيام چی تێدا بەڕۆژیبوون چی تێدا؟ انتصارا لروحك على شهوة الأكل، بەڕاستی سەرکەوتن و زاڵبوونی ڕوحە بەسەر شەهوەتی خواردن. کەواتە بەڕاستی بەڕۆژیبوون بێجگە لەوەی کەوا مەسئەلەی تەعەبودیە لە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى بەنیازی ئەجر و پاداش، بەڵام لەناو لاشە و لەناو ذاتی خۆشت ئیرادەت بە قووەت دەکا. لەبەرەوەی بەڕاستی شەهوەتی خواردن ئەویش یەک لە شەهواتەکانە کەوا بەڕاستی ئینسانی دەفع دەکا، ئینسانی دەفع دەکا. لێیە هەوڵ بدە ئەو ڕوحەت بەهێزتر بی لە شەهوەتەکانت، هەوڵ بدە زاڵبی بەسەری. ئەوە خاڵی یەکەم کە گوتمان یەکە لە هۆکارەکانی ڕەغبوونی دڵ. خاڵی دووەم كثرة النوم، کە لە دوای ویدێ كثرة الأكل كثرة النوم، زۆر نووستن زۆر نووستن. دیارە نووستنیش ئەویش بە حەقەت یەکە لە فەزلەکانی خوای گەورە لەسەر ئینسان. ومن رحمته أن جعل لكم الليل والنهار لتسكنوا فيه ولتبتغوا من فضله. بەڕاستەوە یەکە لە ڕەحمەتەکانی خوای گەورە کەوا شەو و ڕۆژی دانا لە بۆمان تاوەکو بە شەو تێیدا بنووین تاوەکو سکون و ئارامی بەدەست بینین. ئەو لاشەی کەوا بە ڕۆژ هیلاک دەبی پێویستی بە مقدارێک لە نووستنە، پێویستی بە مقدارێک لە نووستنە تاوەکو ئیعادەی نەشاط بکاتەوە. هەموو ئەو توانە و دەسەڵاتی کەوا لە دەستیدا لە نەتیجەی کارکردن بەدەستی بینتەوە، ئەو لاشەیە شەحم بیتەوە. ئەوجا هەم مێشک و مێشکی ئینسانیش پێویستی بە ئیسراحەتە هەیە، ئەوجا لاشەکەشی بەگشتی ئەوەی کەوا پێویستی بە نووستن نییە تەنها یەک زاتەویش الله سبحانه وتعالى لا تأخذه سینة ولا نوم وەکو لە ئایەت الکورسی، نەوەک هەر نووستن بەڵکو بۆرژانیش بەسەری دانایە. سبحان الله. ئیتر عەزەمەتی خوای گەورە لە هەموو لایەک دیارە. ئەو ئینسانە ئەگەر بێت و ڕۆژێک نەنوی تەحمل دەکا لەوانەیە، بەڵام هەموو تەوازونی لاشەش تێک دەچی، تەوازونی فکرکردنەوەشی تێک دەچی. بەس با خۆی ڕابگری شەوی دووەمیش نەنوی. ئەگەر زۆر بەتوانا بوو هەر خۆی ڕاگرت با شەوی سێم نەنوی، وەڵڵاهی نییە شتیوە لە پێوەش بیخەوی لێ دەکەوی. ئینسان وەخۆلق الئینسان ضعیفە، ئەوەش ڕەحمەتێکە. ئەو نووستنە خوای گەورە پێی بەخشینە، بەڵام ئەویشیان عینی بە هەمان شێوە پێویستە تەوازن هەبی لە نووستن. لێ وەکو زانایان کە باز لە نووستن دەکەن دەفەرمون نووستن وەکو خێیە،
کوو خێلە بۆ خواردنی چەند زەرورە خواردن بەبێ خێ ناخورێ تامی نییە بەڵام لە حەدی خۆشی زیاتر بی هەندە سوور دەبی ئەو خواردنە عینی ناخورێ وانێ نووسنیش بە هەمان شێوە ئەو هەندەی کەوا پێویستت پێیە لەوەی زیاتر بی ئەوە خەسارەتە بەڕاستی دەبیتە مای ئەوەی کەوا خەسارەتێکی زۆرە عمرت لە دەستت دەدا ئەو عمرت کەوا سەرمایی ژیانتە لەوەی زیاترت نییە یەک لەحزە زیاتر پێ نابەخشرێ و هەروە دەبیتە مای دڕەقبوون خوا پەنامەمدا ئەبوو حامدی غەزالی ڕەحمەتی خوای لە ئیحیادا دەفەرمی کە باز لە هۆکارەکان یاخود باز لە نەتائیجەکانی زۆر نووستن دەکا دەفەرمی وەفی کەثرەتی النەومی زۆر نووستن چی تێدایە ضیاع العمری ئەو عمرت لە دەست دەدا بەڕاستی وفەوت التەهەجد تەهەجد و هەستانەوە لە بۆ شەو نوێژ ئەوت لە دەست دەدا وبەلادەت الطەبعی ئەو ئینسانە کە زۆر دەنوی طەبیعاتی دەبیتە طەبیعاتێکی وشک وقساوة القلب وهروها أو ضلي رغدبي أو زاديسان ديتن باز لوي دكا ك براستي أو لاش أو جانيما أو تنصاري كخواي جور بي بخشينا أو سلماي جان مان رأس مال مانا إتر أجر أو مال لدزدا تواوي هيتي دي كان يك بهيت قوتك لسروي زوي ناتوانن يك لحظة لجياني شدريج بكنوا براستي مخابن لخوسر في بكي لحد زياتر إتر وكو کەزانایان باسی دەکەن دەفەرمون مخابنە ئینسانی مسلمان ژیانی خۆی هەر لە نووستن سەرف بکاتن لە کاتێکدا چاوەڕوانی نووستنێکی دوور و درێژ دەکات لە ناو قەبرەکەی نووستنێکی دوور و درێژ لە ناو قەبرەکەی کە زیاتر مەبەستیان ئەو نووستنەیە کە لە نێوان نەفخەتەینە لە نێوان نەفخەی یەکەم نەفخەی مردن لەگەڵ نەفخەی ژیانەوە ئیتر طبعا ئەوە بەنسبەت ئەو کەسەش ئەوەی کە پێشی ئەو نەفخەیەش کە دەمری لو جياني ناو قبردا او زایان لە بەهەشتێک و لە باغێک و لە مێرگێکی بەهەشتە یان لە ناو چاڵێکە لە چاڵەکانی جەهەنەم خوا پەنامان بدا بەڵام لە بینی نەفخەتەین وەکو معلومە دیارە والله أعلم کە پێیان ساڵ دەفەرمی چل هەیە کە لە حەدیسی دیکە هاتی والله أعلم چل ساڵ هەیە لەو نێوانەدا ئیتر زانایان بە تایبەتی پیا و ساڵحان مەبەستیان ئەو نووستنەیە لەوێ کەسێکی وەکو منسووری کوڕی معتەمر دەیفەرموو دەڵێ کاتێکەوە زۆر خۆی هیلاک دەکرد لە شەو نوێژەکانی داچی پێی دەگوت بنو آخر چاویشت حەقی لەسەرت و هەیە لاشەشت حەقی لەسەرت و هەیە هەتا کەنجینەت خۆ دوا هیلاک دەکەی دەیفەرموو دعی عنکی منصور یا ئومە ئەتواز لە منصور بینە دایە گیان لەبەرچی فإن بين النفختين نوما طويلا لەبەر ئەوەی لە بینی دوو نەفخەتەین لە بین نەفخە یەکەم و دووەم نووستنێکی دوور و درێژمان لە پێشە زالوی وەکو شاعیر دەڵێ يا طويل الرقاد والغفلات كثرة النوم تورث الحسرات أي أو كسي كزور دنوي زور بي آقاي تاك بزانا زور نستنو زور بالدانوا حسرتي زوري لدوا إتر بلام لقل وشوكو زانان كباز لكسانك دكن كخاوني ضلي رقن ضلي أو كسانه خو ئەگەر بێت و نەشنوی خۆڕۆژەکەی باشتر نییە و بە خەبەریەکەی باشتر نییە لە نووستنەکەی بە خەبەریەکەی باشتر نییە لەو کاتەی کە بە خەبەرە هەر بە حسابی نووستیە هیچ دەور و تەئسیری نییە ئەگەر دەور و تەئسیری شەبی لە شتی خراپە لێە وەکو ئەو بە ناوی حەدیث دەجێڕێتەوە نەوم الصائم عیبادە بەڵام حەدیثەکە ضعیفە لێ زانایان دەفەرمون نەوم الصائم عیبادە نییە بەڵکو نەوم الفاجر عیبادە نوستنی کەسی فاجر عیبادەتە لەبەرەوەی هەر هەڵبستی تۆ خراپەکاری دەکات هەر بنووی باشترە کەواتە بەو شێوەیە زادێن زانایان باسییان لەوە کردێ هۆکارەکانی کەم نووستن چییە تاوەکو ئەو هۆکارانەمان لێ بێتە جێ تاوەکو بتوانین زاڵ بین بەسەر مەسئلەی خەواڵووی و یاخود مەسئلەی زۆر نووستن یەکەم خەوف النار ئەگەر دەتەوێت کەم بنووی پێویستە لەگەڵ ئەو ئاەتانە زۆر بژیەی کەوا خوای گەورە باز لە ئاگری جەهەنەم دەکا لەبەرەوەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حەدیثەیدا کەوا ئیمامی ترمذی ڕوایەت کردی ئەبو هورەیرە دەجێڕێتەوە خوای لە ڕازی دەفەرمی ما رأيت مثل النار نامهاربها نەمدیت وەکو ئاگری جەهەنەم کەسانێک کەوا لە دەستی هەڵدێن ئەوجا بچن بنوون لە دەست جەهەنەم هەڵدێت چۆن نووستیە ولا مثل الجنة نام طالبها نشم دید وەکو بەهەشت کەسانێک طالبینە بەڵام دەچن دەنوون آخر بەڕاستی ئەوەی طالبی بەهەشت بی و هاریبی ئاگری جەهەنەم بی
خۆی لە ئاگر جەهەنەم پارێزی پێویستە خۆی لێ ئامادە بکە. لێ دەرێت تاووس ڕەحمەتی خوای لێبی کاتێک کە دەفەرمی جێگایان لۆ ڕادەخست بنووی دەهاتە سەر جێگاکەی و ئەو دیوی دەکرد ئەوجا دەیفەرموو طەیەرە ذیکر جەهەنەم نەومە العابیدین بەڕاستی یادی جەهەنەم لە خواپەرستان خەویان دەڕەوێنیتەوە. شەدادی کوڕی ئەوسیش کاتێکەوە دەستوە سەر جێگاکەی تاوەکو بنووی دەیفەرموو اللهم ذیکر جەهەنەم لا یەدەعونی ئەنام یادی جەهەنەم خوا لێ ناگەڕێ بنووم. ڕەبیعی کوڕی خەیثومیش بە هەمان شێوەکەوە زۆر خەریکی شەو نوێژ و پارانەوە و گریان بوو کچەکەی پێگوت بابە ئەم دەبینم خەڵکی دەونن ئەتو لۆ نانووی دەیفەرموو ئین النار لا تدع ئەباکی ینام یادی جەهەنەم وا ناکە بابت بنووی. سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ ئەویش بە هەمان شێوە دەفەرمی هەر کاتێک کە دەنووست ساتێکی کەم دەنووست ئەو زۆر بەترس هەڵدەستاوە بەترس هەڵدەستاوە دەیفەرموو یونادی ئەننار ئەننار ئاگر ئاگر دەفەرموو شەغەلەنی ذیکر النار عن النوم والشهوات بەڕاستی یادی ئاگر و یادی جەهەنەم ئەمنی وا لێ کردێکەوە ئاگام لە نووستن و ئاگام لە شەهوەتەکانی کەم نەمینێ. ئەوجا دەستنوێژ دەشت و هەڵدەستەوە لە بۆ شەو نوێژ و دوعای دەکرد دەیفەرموو اللهم إنك عالم بحاجتي خوات ئاگاداری بە پێداویستی من وما أطلب إلا فكاك رقبتي من النار هیچ تەک لێ داوا ناکەم یا رب العالمین تەنها گەردەنم ئازاد کەی لە ئاگری جەهەنەم. بەڵێ ئەوە خاڵی یەکەم کەواتە لە بۆی کەوە یارمەتیمان بدا کە کەم بنووین ترسان لە ئاگری جەهەنەم. خاڵی دووەم زانینی قەدر و قیمەتی وەخت وەکو باسمان کرد بەڕاستی ئەمە ئەو تەمەنەمان پێبەخشرا کە لە هەر لەحزەیەک کۆتایی پێبێ کۆتایی پێدێ ئیتر حەسرت دەچێشین لەسەر هەر لەحزەیەک کەوا لە ذیکری خوای گەورە و لە تاعات و عیبادەت سەرفمان نەکردبی ئیتر ئەو نووستنە لە قەدەر زیاتر لە قەدەر حاجەتی خۆت زیاتر بوو خەسارەتە. بەڕاستی دەبتە مای حەسرەت لێ ئەگەر بێت و هەر یەک لە ئێمە چەند دەنووی ئێستا بڕیار بدە یەک سەعات لە نووستنەکەت کەم بکەوە لە هەر 24 سەعاتێک چەند دەنووی یەک سەعات لە نووستنەکەت کەم بکەوە تەماشاکە چ بەدەست دەینی تەماشاکە چەند بە پێش دەکەوی لە مەسائیلی عیبادەت و نزیک بوونەوە لە خوای گەورە تەماشاکە چ پاداشتێک چاوەڕوان دەکا لە قیامەت. خاڵی سەیەم کەم خواردن لەبەرەوەی وەکو معلومە من ئەکەلە کەثیرا نامە کەثیرا ومن نامە کەثیرا خەسیرە کەثیرا. هەر کەسێک زۆر بخوا زۆر دەنووی کە زۆر نووستیش زۆر لەدەست دەدا بەڕاستی خەسارەتێکی زۆرە. خاڵی چارەم لە لاشەی هەموو هەر یەک لە ئێمە نظامێکی زۆر غەریب هەیە لەو لاشەیە طبعا هەر شتێک لەو بوونەوەرە بگری بەڕاستی هەمووی دەلاتە لەسەر عەزەمەتی پەروەردگار. ئیتر یەک لەو شتانێکەوە لە لاشەی ئینساندا هەیە وەکو زانایان ناوێت لێنە ئەساعە البایۆلۆجیە سەعاتێکی بایۆلۆجی هەیە. ئەو سەعاتە بایۆلۆجی ئیشی چییە؟ لە قەدەر ئەو خواردن و ئەو نووستنەی کەوا ئەتوو بەو لاشەت دەبەخشی ئەو لاشەیەت ئەو ئەندامانەی لاشەت لێ ڕادەینیتن تعودی پێدەکا لەگەڵ ئەو مقدارە خواردن ئەو مقدارە نووستنەی کە ئەتوو دەنووی و دەیخۆی. ئیتر هەوڵ بدە بە حکمت تەعامل بکە لەگەڵ ئەو سەعاتە بایۆلۆجی کە ناو لاشەمان وەکو فەزلی خوای گەورە. یعنی تو لەوانەیە فکر لە کەسانێک دەکەیەوە چەند سەعاتێک دەنوون لە شەو ڕۆژدا دەڵێ کو دەژیێ ئەوەلەن فەزلی خوای گەورەیە دووەم ئەو سەعاتە بایۆلۆجیە وای لێ دەکا ئەو لاشەیە مقاومە پەیدا بکە و تەکەیف بکە لەگەڵ هەموو زروفێک. ئەو ئینسانە ئیمکانیەتی زۆر ئەگەر بەکاری بینی بەڵام مصیبەتەوە ئێمە بەکاری ناینین. بەڵێ ئەوجا ئیتر تەوازن لە هەموو شتێک. لە خاڵی پێنجەم نووستن لەسەر لای ڕاست دەوری زۆرە لەوەی کەوا خەوت کەم بکاتەوە. طبعا وەکو معلومە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نووستن لەسەر دەستە ڕاست و صحی تریشە. ئەوجا ئیبن القەیم دەفەرمی حکمەتەکەی چییە نووستن لەسەر دەستە ڕاست خەو کەم دەکاتەوە؟ دەفەرمی لەبەر ئەوەی ئەو دڵە معلومە لە لای چەپە پێی خۆشات و لە لای چەپ بنووی تاوەکو جێگای خۆی بگری هەرچەندە لەسەر لای چەپ بنووی خەوت خۆشتر دەبی و زیاتر دەنووی. بە پێچەوانەوە لەسەر دەستە ڕاست بنوو ئەو دڵت بەخۆی لە لای چەپە شۆڕ دەبتەوە لە لای دەستە ڕاست ئیستقراری زۆر کەمە خەوی زۆر سووک دەبی ئەو خەوە قوڵەی بەسەر نایە وەکو لە لای چەپ نووستیە. لێ حکمەتەکەش والله عالم طبیەنیش طبعا کە لە لای چەپ ئەتوو دەنووی ڕاستە دڵەکەت ئیستقرار دەکات لە جێگای خۆی بەڵام مەعیدەش دەکەوتە سەری ئەویش خەتەریاتی خۆی هەیە. ئیتر اقتداکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەواء حکمەتەکەمان زانی یان نەزانی والله
ئەو پەڕی خێری دنیا و قیامەتی تێدا. خاڵی شەشەم و خاڵی کۆتایی لەوەی کەوا خەومان کەم بیتەوە هەست بە مەسئولیەت سەرشارمان بکەین. ئەو ئەمانەتەی کە وەکو خوای گەورە لە سوورەتی الأحزاب باز دەکا ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض والجبال ئاسمان و عارد و چیا فأبين أن يحملنها هەڵیان نەگر وأشفقن منها ترسی خۆیان بەرامبەری نیشاندا وحملها الإنسان ئینسان هەڵی گرت. ئەو ئەمانەتە ئێمە هەڵمان گرتی ئەمانەتێکی زۆر قورسە ئەمانەتێکی زۆر گەورەیە لەسەر ئەو ئەمانەتەشە پرسیارمان لێ دەکرێتەوە. ئیتر هەست بە مەسئولیەت سەرشانت بکە هەر یەک لە ئێمە باوا بزانی هەموو تەکلیفەکانی خوای گەورە بە تایبەتی لەوی کرایە بە تایبەتی تا تەکلیفت لێ کرا لە دوای ئەوەی کەوا خۆت دادەمەزرێنی لەسەر ڕاستە شەقامی ئیسلام بەو شێوەی کە خوا دەیەوێ بە ئیمان و بە تەقوا بە عەمەلی صالح ئەوجا لەسەرت واجب کرایە کەوا ئەو هەموو خەڵکەی نەجات بدەی لە تاریکاییەکان بەرەو نووری ئیسلامیان بینی. هەر یەک لە ئێمە با هەست بە مەسئولیەت سەرشانی خۆی بکە لەبەرەوەی هەر یەک لە ئێمە وكل آتيه يوم القيامة فردا بەتەنیا لە بەردەستی خوای گەورە ڕادەگیرین پرسیارمان لێ دەکرێتەوە چەندت هەوڵدا لە بۆ بەرپاکردنی حکمی خوای گەورە لەسەر ڕووی زەوی. هەست بە مەسئولیەتە گەورە بکەین بەڕاستی ئەوەش بە تەئکید هۆکارێکی زۆر گرنگە لەوەی کەوە بەڕاستی ئەوها بە ئیسراحەت پشتێنی لێ نەکەینەوە بنوین. ئیتر لە کۆتاییدا پێویستە لە نووسنیش ئێمە ئومەتێکی وەسەط بین هەروەکو لە هەموو شتێک ئومەتی وەسەطین وەکو خوای گەورە دەفەرمی وكذلك جعلناكم أمة وسطا بەڕاستی ئێمە ئومەتی وەسەطین لە هەموو شتێک وەسەطیەت طبعا وەسەطیەتیش ئەمە واتێ نەگەین بە مەفهومی غەرب وەسەطی بین معتەدیل بین وەکو تازە ئیشارەتمان پێ کرد واتە زۆر تون نەبی و زۆر شلیژ نەبی نا وەسەطیەت بریتە لە ئیقتیداکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. يعني وسطيت أوانية أوي أوان دلنا وسطيت بمفهوم إسلامي يعني اقتداء كردن ببيغمبر صلى الله عليه وسلم لبروي أو لهمو كسيق وسط تربو بيغمبر صلى الله عليه وسلم لهمو كسيق معتدل تربو أو زاقر أوان ناوي لدنين تندرود باهر ناوي لدنين أو كيف إخوانا أما مفاهيم الشرعي من هيدا ما نخوي لخمان رازي بكين إتر بيوست لنستنيش أمتي شي وسط بين هروكو بحديث دجريتوا بلام حديثني أيشان قول شي زوانا بوكوا وخير الأمور أوسطها براستي فعلا تاكثرين شد وسطيته إتر لنستنيش بهماشي وبيست وسطيت من هبيتن نا بوشي ويكوا هيت نستن ما نمينه ياخذ أوندا كم بكتوازن ما تيك بتي طبعا التوازن التيك تو ناتوان عبادتيش بكي بتوي بخيني وسود لا خينا وكشت وناقل بروي ميش كل سر خوينا ما إتر نا يعطي كل ذي حق حقه وكو بيغمبر صلى الله عليه وسلم همو حقك همو صاحب حقك بيست حق خوي بدي لازمني واناش لا شكش حقي لسرته هي بيست او مقدار خوي كوا بيست وكو زانا دفرمون لا نيواني الشاشه تاع 8 ساعات بيست بنوي يتركوا باز ذكر انفع النوم واضره بسوترين نستنو خرابترين نستن بسوترين نستن او كوا ما عند الحاجه اليه او كاتك خود دي بنو نوك هيش تخودنا بسي بنوي او يك ندو نوم الليل احمد وانفع من اخر نوم اول الليل احمد وانفع من اخره نستني سرتاي شو بدايتي شو زور تاكتر لنستني نهايتك هل وكو سنه پیغمبر صلى الله عليه وسلم لبلوي پیغمبر صلى الله عليه وسلم كان يكره الكلام بعد العشاء پیغمبر صلى الله عليه وسلم اصلا بينا خوش بو باش عشاء قصه بكري اما كاكا دلين اگو ژیانەکەش مان گۆڕایە ناتوانین پاش عیشا بنووی میێوانت دەیان ئەتو ملزەمی بە هەندێک واجبات کاکە پاش عیشا منو بەڵام على الأقل یەک دوو ساعت پاش عیشا بنوو ئەخ ئەتو وەچی کەسانێکی نامسلمان نی سەهرەی بکەی هەتا کۆتایی بە شێوەیەکی وە ئەو هەندە ببینێەوە نوێژ سبەینێش لەسەردا بنی ناکرێ ئەو شتە پێویستە اقتدا بە پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم. ئەجا طبعا لەناو خۆمان وا باوە ئەگەر کەسێک زوو بنووی دێ خۆ مری شگنی و ئازوو نووستی پێت عیب نەبی کە گلەیت لێ بکرێ متأکید بە هەر کەسێک اقتدا بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گلەی لێ دەکرێ بەڵام صفەتی ئەهلی ئیمان ئەوەیە ولا يخافون لومة لائم لە لۆمەی لۆمەکاران ناترسێن ئەمن خوای لە خۆم ڕازی دەکەم با کەس لێم ڕازی نەبێ هیچ مشکلەک نییە. وهروها ونوم وسط النهار أنفع من طرفيه نستني ناوراستي روش تاكتر لنستني أو ديو روش واتا تاكتر لنستني سبينان تاكتر لنستني إوارانش
نوستن لە ڕۆژدا ئەگەر لابد منه بنووی بە تایبەتی لە ڕۆژانی هاوین کە درێژە وەسەتەکەی بنوو ئەوجا پێشی نوێژی نوڕانێ یاخود پاشی نوێژی نوڕانێ کەوا زیاتر باز لەوەی دەکرێت پێ پێشی نوێژی نوڕان نووسێ کەوا قەیلولە بۆ کاتە دەگوترێت والله عالم زۆریش مهمە علمیە نیش زۆر ئیثبات کرا شتێکی بە ئیسفادەیە لە بۆ مێشک و دڕودەرون و لاشەی ئینسانەکان بەڵام نوستنی سەرەتای سبەینان لە پاشی نوێژی سبەینێ هەتا طلوع الشەمس هەر ئەسڵەن وەکو زانان دەفەرمون هەر مەکروهە لە بەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیث صحیحدا کە ئیمام ئەحمەد ڕوایەت کرد دەفەرمێ إن الله بارك لأمتي في بكورها خوا بەرەکەتی یەخستە ناو بەیانیە زوەکانی ئومەتم لێیە قسەی پێشینان یەک لە قسەکانیان دەیانگۆ دەڵێن شەڕی سبەینان باشترە لە خێری هێواران تەما شەڕ نییە بەخۆی هەر خێرە خێری سبەینان زۆر مهمە یعنی تەجروبەکە لە بینی نوێژ سبەین هەتا ڕۆژ هەڵات کەوا بەڕاستی زانان ئەوانەی کەوا دەفەرمون ئەگەر شەوێش هەر هەمووی نەنووسبی هەوڵیدا ئەو کاتەش هەر نەنوی ئەگەر لابد منه بنوی با لە پاش ڕۆژ هەڵاتێ بنوی و هەروەها نووستنی پاش عەسرانیش عینی بە هەمان شێوە کەراهەتی تێدایە و هەروەها نووستنی بینی مەغریب و عیشاش عینی بە هەمان شێوە وەکو لە حەدیث صحیحدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمیتن كما في صلى كان يكره الكلام بعد العشاء الآخرة ويكره النوم قبلها كواتا هروكو أوي لباشي نويج عشاء بينا خوش بقصة بكري بيشي ناخوش بولا بيشي نويج عشاء بنوي كواتا طبيا وشرعا بين مغرب وعشاء كاتي شي باشنا لبونستن هول بدين ننوين ديارة استا خلاصي كلام باشتريد نستن كان جينا نستني بيغمبر صلى الله عليه وسلم أويش أوبو كبيغمبر صلى الله عليه وسلم ينام نصف الليل الأول نيوي كمي شودنوس وهروها أوجا هل دستاوى لآخريش وينام سدسه ششيتي أخيري شو دنستو ديسا يعني هل بوي كمواظف بلا بيرسامة لو فرضنا شو 12 ساعات واتا 6 ساعات يكم دنوست باشان هل دستاوى أوجارا 2 ساعات أخيري دەنووسەوە و پاشان هەڵدەستاوە لە بۆ نوێژ سبەینێ واضحە پێشی نوێژ سبەینێ هەڵدەستاوە طبعا ئەی لە کاتی سحور هەڵدەستاوە کەواتە معدلەکەی دەکا وەکو ئێستاش کە علمیان ئیثبات کرا 6 هەتا 8 ساعات کەواتە نیوەی یەکەمی شەو سدوسی ئەخیری شەشێکی ئەخیریش بەو شێوەیە چاکترین نووستنە کەوا ئینسان بنووی بەڵام لەگەڵ ئەوەش پێویستە طبعا ئەوەش لە پێشچاومان بی کە یعنی ڕەچای ئەوی بکەن جیاوازی لە نێوان خەڵکی هەیە خەڵکانێک هەن هەر بەخۆی بە طبیعاتی حال یعنی کەم دەنوی خەڵکانێک هەیە زیاتر پێویستی بەخەو هەیە کەسێک کە نەخۆشە فەرقی لەگەڵ کەسێکی ساخ کەسێکی بەتەمەن لەگەڵ کەسێکی گەنج فەرقی هەیە کەسێک لە منطقەیەکی گەرم دەژێت لەگەڵ منطقەیەکی فێنک فەرقی هەیە کەسێک کەوا ئیش و کارێکی زۆر زەحمەت ئەنجامدا فەرقی هەیە لەگەڵ کەسێک کەوا ئیسراحەتە ئیتر ئەو شتانەش ڕەچاو بکرێتەوە هەر کەسێک پێویستە حەق خۆی بدرێتێ ئەو زات تەماشا دەکەی لە ئەخیر شت پێغەمبەر صلی الله عليه وسلم کونوستیە پێش بنوی چی کردیە یعنی ئێستامە کە دەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە پاش نوێژ عشا پێی ناخۆش بە قسە بکرێ وا تێدەگەی یەکسەر نووستیە نا بەڵێ چۆ لۆ نووستن بەڵام دەزانی چی کردە پێش بنوی تەماشاکردنەوە حەدسانە هەمووی صحیحە لە حەدیثێکدا کەوە ئیمام ترمذی ڕوایەت کردی و ئەلبانی تەصحیح کردێت دەفەرمی جابر دەجێڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی نەدەنووس حتا وەکو سوورەتی تەبارەک سوورەت سەجدەی نەخوێندبا لە حەدیثەش کەوە عین لە سنەن ترمذی عرباد کوڕی ساریە دەجێڕێتەوە ئیمامی البانيش تحسيني كرديا دفن في صلى الله عليه وسلم ندنوس حتى مسبحات نخندبا مسبحات ويقول فيها آية خير من 1000 آية هل آياتك لو آتانا خير ترى لهزار آيات مسبحات سيا دفرمي تمشاكا سورة إسراء سورة الحديد سورة الحشر سورة الصف سورة الجمعة سورة التغابن سورة الأعلى أنا هموي كوا بسبح ويسبح سبحانه دس بيدك هموي خين دي صلى الله عليه وسلم لحديثش كش عيني بهماشي وباز لسورة بني إسرائيل وأتى الإسراء وسورة الزمردكة أو هم ويخين ده بيغمبر صلى الله عليه وسلم لا هموش دفرم كان لا ينام حتى أو ينخين دبا كوات أوي كوا بيغمبر لما يدوي صلى الله عليه وسلم أجر هموش ما بينا خين ده كاكا يكتش بخينا أوي كما بستا أوي أتو لو كاتي كخود لده كوي بزماني بقرآن خين دنو باخود لب كوي أو جابزاني خوكت سن ببركة دبي أوش لبير نكين براستي قضية كوا نستني بياو صالحان تماشا دكي سبحان الله جيانيان بكولو بركتها شي زور لوقتيان هبو بركت لنستني شيان هبو سبحان الله يعني زور كم نستيه مع العلم هستايتو زور بتواناز ولا عبادة الطاعات مقارنة بكي لقال جنزي شي استا
سبحان الله ئەویان گەنجە ئەویان اختیارە ئیتر بەڕاستی اقتداکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خواردنی لە نووستنی لە هەموو لایەنەکانی ژیانی بە تەئکید دەبیتە مایەی دڵنەرم بوون دەبیتە مایەی بەختەوەری دنیا و قیامەت لە خوای گەورە دەپاڕێن لەو کەسانە بین کەوا اقتدا بە پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم بەو شێوەی کەوا ببیتە مایەی ڕەزامەندی خوای گەورە سبحانه وتعالى سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين